سڵاوی کامەران حاجیۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەینە سەر کێشە و گرفتی بەشێکی زۆر لە کاسبکاران و ئەو کەسانەی کە کاری ئاژەڵداری دەکەن زیاتر لە ساڵێکە ئەم خەڵکە تەلەفۆنم بۆ دەکا داوای ئەوە دەکە بە دوواداچوونیان بۆ بکەم سەبارەت بەو دیاردەی کە لە ناوچەکەیان هەیە ئەوان ماوەیەکی زۆرە دەڵێن دیاردەی دزیکردن لە ناوچەکەیان هەیە ئاژەڵیان دەدزرێ هەر کاتێک ئاگاداری خۆیان نەبن ئاژەڵیان لێ دەبن ئێمە شەوڵ دەدەین بزانین ڕاستی ئەو مەسەلەیە چییە چۆن دەکرێت لە سنووری پارێزگای هەولێر خەڵکێک کە بێت دزی لە بەڕۆژی ڕووناک دزی لە هاوڵاتیان کە وە خۆیان باسی لێوە دەکەن ئەم دیاردەیە کە ئەوان قسەی لەسەر دەکەن چەندە ڕاستە ئەوانەی کە ینی کاری دزی دەکەن چێن پۆلیس ئاسایش دادگاکان لە چێوەی ئەو پرسن کاکە ئێوە دەڵێن ماوەیەکی زۆرە دزیمان لێ چەندە قۆران کامەران ئەمە دزی هەریمە نییە منتەقە دزی 200 سەری حیوان دزرایە لە هەموو گوندەکان لە مەلە ئۆمەر ڕابەستۆرە دەگرێتە دێقەرە چوغان و ئەو گوندە ناوی چیە خرادرا و سێبیرە بەڵێ کەوایە منتیقەکە زۆر دەبرای خۆت لە مانجی ئەوڕۆی یادکردنەوەی دزی منە ئەو شەوە ئەو بوو یەک سار ئەو شەوە یەکەم یەک سار ئەم دزی لێ سەر حیوان لێ 25 سەر حیوان دزرایە مشکلانیان 25 سەر حیوان هیچم لێ نایە بەس ینی زۆر ینی تشتێکی زۆرەوە باشە 25 سەر حیوان دزرا بای 7 ملیۆن قسووری بووە ئێستا من هیچم پێ نەکرد لە پارەوە من حرەسان بەس 25 حیوان ملیۆن 7 ملیۆن قسوور 7 ملیۆن و نیم من قوڵام دروست کردی حرەسی لێ دەگرم حرەسیم دانا لێرە شەیە هەتا سبەینەم حرەسی لێگرم بە ڕۆژیش باشە بنوێژە نیورانی لە ئەوە 15 ڕۆژە لە 20 ڕۆژە لە مامەرۆک بنوێژە نیورانی ئێستا ئەو شوێنەتان دروستێ بۆ حرەسی ئەوە بۆ حرەسیە زستان و هاوینان ئەمە لێرە حرەسی دەگەن لە پارەوە ڕام حرەسم باشە چەند دەبی ئەو دیاردەی دزی وەڵی ئەو جێ با خزمەت بکە ئەگەر ساڵێک بێ پێش گوێ دەبرای خۆت ئێستا ئەوە تقریبا بوو 3-4 مانگ بڕکم بووتەوە ئەوە یەک مانگە ئەوەی کردەوە دەستی پێکردەوە دیستان ئێستا لێرە دەستەر سادەسەری مامەرۆشی فەقیرەشی ئالێرە ساعت 10 ڕۆژن لەناو حیوانی خۆچیتەوە نانی بخواتە تا هاتەوە لێیان بار کرد باریان کرد چێنەکە کە دزیێ دەکەن ینی ئەوانەی کە دزی دەکەن خەڵکی ناوچەکەن یان لە دەرەوە هاتووە دەبی هەر لە منتەقەش هەبیتن لە منتەقەش دەبی ینی مشەکەل بیت بەس تەنها هاوینە زۆرتر دزیەکری لەبەوەی ئەو منتەقە خرتووە لە سیارە بە هەموو منتەقەی دادەڕۆ پەرێزە هەمووی باشە بەڵام کەسێک چی بیست لە ئەوە بگرێ دەڵێ کاکە ئەم قسانە چیەمانە باسی لێوە دەکەن یعنی معقولە لەم شوێنە پانوبەرینا لەم شوێنە ینی ئێستا چێشکە بڕوە دیارە چۆن دزی دەکرێت کاکە شوێ دەکرێت دەگرێت دزی شوێ منتەقە چۆلە ئەوە لێرە حەساریان بڕی بوو 25 کارم بردێ هەموو بلوکچەن بە باری دەرینا بوو لێرە لێریان باریان دەرینە ئەوە بە جدیتە دیوار ینی دیواریان دەرینە هەموو بلوچەن بەباری ناشزانن چێ بلۆکە چیان نشکە باشە ئێستا ئێوە چیتان دەوێت ڕێک ئەمە دەمانەوێت کاکەمانە ئێستا مکافعی منتەقەی دەستگاو ئەمنێتی منتەقەی معنەی دیاردێک نیە دیاردێک ئێستامی مشکلنی بەسی 1000 فەقیری 1000 فەقیر ئەو عالەمە هەستانیە 1000 فەقیر هەموو 15 کەسی لەبەری من دزرا ینی قوتی هەزاران کەسە لێ مەوزوع هەزارە کەسێ مەوزوع ئەوێ باش هەزارەکە کازی تۆ پێم بڵێ چەند کەس دزی لێ کرای لەو منتیقەی ئەو پیاوە چەند دەبێ ینی تەخمینی ئەمە بیسی کەس دەبێت ینی ئەگەر بڵێن بە سەدار حیوان دەستان من چاندێ ئێوان چەند تا پێچ کاوە بردێ لە بەسی تۆ ناوەڵە ئیمنی ئەو بدێ پێنجی بردیا پێنجی بردیا شەشی لە شەمامەری بردیا شەشی لە قەرێتاغی بردیا لە سوێری بردیا چەند ساڵ ئەو دیار وەڵی تقریبی لەبا هەرگە دوو خزم برادرم هەدوو دزرا لە گردە ساری دزرا لە جێژنەکانی دزرا لێرە دزرا لە مامەڕۆژی دزرا لە خراپە درا و دزرا لە هەمووشی بەڕانیان نییە پێشتە دزی نەبوو وەڵ ئەوە تێ پارەوە ئەو جیبە ئێستاش ئەو دوسێ مانگە کەمتر ئەو مانگە دەستی پێکردەوە شێوازی دزەکان ئەوانەی کە لەو ناوچەی لە ناوچەی بەڕانەتی دزی دەکەن فێڵ و فرتیان یەکجار زۆرە ینی کار گەیشتۆتە ئەوەی وەکو شاید حاڵەکان خاوەن ئاژەڵەکان باسی لێوە دەکەن دیواریان بڕیوە دیوار
ینی دیوار ئەمە شوورەیەکی گەورەیە شوورەیەکی گەورەی هۆڵەکان بەڵام ئەوان هاتوون دیواریان بڕیوە چۆن دیواریان بڕیوە کاکەوە کاکە ئێمە دەرزیان لە سەگدا بوو دەرزیانیدا دەرزیان لێدا بوو سەگەکان بێدەنگ کرد بوو شوانەکەشمان عەرەب بوو 33 سەرمەڕیان ناو کاولی من بردیە 33 سەرمەڕ 27 نۆی 2019 نۆزدە بەری ئێستاوە 2020 ئەوە 2020 مانجی نوێیە باشە ئێستا ئێوە جۆری دزیەکان چۆنە یان جۆری دزیەکان زۆر دزیەکان ئەوەیە کاکە دێن لێرەیان دیواری کوندەکەن یا دیواریان شەق کردبوو دیواریان شەق کردبوو ئەلێرەوە 25 سەریان لەو برایە بەڕێزە بردبوو ئێمەش عینەوە ئەوە دەرزیان لە سەگدا بوو ئێمە لەگە ئەو برادەکە قسەی کرد ئێمە پێکۆ بردبوو ئەم پەیوەندی بە جەنابی چەند بوو بای چەند بوو پارەکە ئەو کاتی جوتی 700 دەکرد بزانێت 33 مەڕەکە چەند چ مەبلەغ پارێک 33 مەڕە سەر 700 10 ساریش دەبێتە ئەوەندەمان خڕ کردەوە بە دەرەسەری بە ماروێرانی باشە کە دزیەکە لێکرا چێ مرکزی پۆلیس چیان گوت چیان گوتان کاکە ئەوەکان پێچینە مکافعی لەم کافعی ڕقممە وەرگوتە هەردەمە ئەگەر یەک جیرە ئەمە پەیوەندتان پێ دەکەن پەیوەندیم بە زەمانابی مەعافزی کرد گومانتان نەبوو لە کەسێک ناناسن گومانتان هەبی دزیتان لێ بکە معقولە لەو دەشتە فراوانەی ئێوە کورە ئێوە چۆن دەبی هەموو جارە دزیتان ئەتومە عرسما هەیە یعنی زۆر ئەندکە شتیەوە نەبات و لە ئەوڕۆ لێرە ئەنجەست بنە لە پراکە گوندی دزرا کورە ئەوڕۆ لێرە بە تاکتیکەکی گەورە بە تاکتیشی زۆر گەورە و زۆر بە ئەوەیش دەبن باشە چییە مەسەلەکە تو کوی تێدا چەند لێ دزرایە وەڵام 6 سەر لێ دزرا باشە بێزار بووی لە وەزایی ئەرێ وەڵام بێزار ئێستا خەریکە واز دایشەکەی خۆ ینی هەوەختە ئەوانی ماش ئەوانش بچم پرۆش مەرشە ئاڕێ لە مێژە کاری جوتیاری و ئاژەڵداری ئەرێ دەکەی وەڵە لەوانە 30 ساڵ دەبێ 30 ساڵە قەت ئەوها بووە شتیوان نەزانی و نەزانی ناوەڵ ئێستا هەرستاندا ناوە لە سەربانە بەرێ عرەسە و کورە هەناوێنی بەجی بێرین هیچ نەشەوێ شەو ڕۆژ دەبی لەبەر ئەرێ وەڵە باشە تۆ چیت دەوێت ئێستا بۆ نمونە پارێزگارە بەرپرسانە وەزارت ناوە خۆی بەڕێوەبەری پۆلیس هەموو گیان حکومەتێ بتوانیتن ئەو دزانە بگریتن چەند دەبی ئەو دیاردە هەیە وەڵە لەوانە لە بۆ من تقریبانەوە 2 ساڵ دەبی 2 ساڵە 2 ساڵە خەڵکێک فێرە دزی بۆ لەو ناوچەی خەڵکێک زۆر زەرری کردووە خەرک زەرری کرێ خەرک بێزار بووە ئەوەی تۆ چۆن دزیە یان دزیەکە ناو سیمی بووە ناو سیمەکەی چوینە سیمەکان ڕوخاندیە و جیهانی باشە دەریا هینایە و بریتیان ڕۆژ باشەکانیشیان بردێ بە ڕۆژیان بە شەو بە ڕۆژ نێژی نەوڕانی بە ڕۆژیش دەدزن ڕۆژ ئێستا شێوازەکانیان گۆڕیە سعات دەوری دەل و 12 دێن دەبەنە و بە ڕۆژ ئەدی ئێوە لە چێنە کاکە داود ئێستا کابرا جێ لێ بدەرە سعات دەکو دەوی کابرا ئاگەی لە مەڕی خۆی وەڵی لە ناومارەوەتە لێرە لە وەختی زراعت چفکر بکە بە چ دەمە بە پیکەبی بە سیارە باشە تۆ یەک دەخە بەس بزانم کە دەیبەن ئەو حیوانەی چ لێ دەکەن دەیبڕێن سەری دەبڕێن یان دەیفرۆشنەوە ئەو ئەیوانە دەڕاتن لە هەر خەتەکی دەڕۆ دەستە منتقی عربان یەکسەر دەڕۆ لە منتقی خۆمان ناپرۆشنە برێ لە منتقی خۆمان فرۆشم سبنی مڕخۆ بناسم ئەوە بناسی ئەو بناسی یانی چوینە ناو ئەوەی زۆر لەوانەیە ئەمە 31 سەر مەرمان لێ دزرایە بای 31 سەریشمان مەسرف کردیە هەندی بگەڕێن و لەو سەر نەشتاندیتەوە هیچکەوای ئێوە داوا من هاتە لە شەرگاتی سەد سوڕەچیان لۆ نردم گوتە ئەمە ڕانە زیاریە ئەگەر ئیتوە زانیاری ئەوەمان پێگەیشتووە دزین دیاردەی دزین لەو ناوچەیە تەنیا لەسەر مەڕ و ماڵات نییە کە پێشتر باسمان لێوە کرد دیاردەی دزین هەر شتێک کە پارەی بکە دیارە ئەوانەی کە فێری دزین بوونە بیر لەوە دەکەنەوە هەر شتێک پارە بکە بیدزن لە ڕابردوودا چیان کردووە ئەو باندەی دزی ئەو خەڵکانەی کە چاویان لەوەیە ماڵی خەڵک ببن ماڵی حکوومەت ببن زیان بەو ناوچێ بگەینن محاویلەی کارەبا بیریان لەوە کردێتەوە محاویلەی کارەبا بدزن ئێستا ئەو محاویلەی کارەبا پێشتر دزراوە دیارە جارێکی دیکە دابین کراوەتەوە ئێستا بە شەبەکەیەکی ئاسن دەوردراوە هەر ئەو محاویلە نییە تەواوی محاویلەکانی ئەو ناوچەیە بەو شێوەیە خاوەن محاویلەکانیان دانیشتوانی ئەو ناوچەی لە ترسی دەست محاویلەکانیان بە تەواوەتی داپۆشتووە ماندوو نەبی پێم بڵێ مەسەرەی ئەو محاویلەیە چێ بۆواتان لێ کرد ئەو محاویلە پێشتر دزرا بوو لەبەر ئەوەی دیسان نەدزرێتەوە ئەو هامان لێکرد برین ینی خەڵک لەسەر حیسابی خۆی لەسەر حیسابی خۆی شەبەکەی بەرێ ئەوەمان هینە برین لە حیممان کردیە هەتا باشە بۆ محاویلەی دەدزن دەینە شەوێ
دێن دەدزن ئەوە کە فراوانە ناوچەکە فراوانە شەوێ دێن شەوان درەنگ دێن درانگ دێن بەرێ درانگ دێن زوو برێن وەختی سبەینان دێن یعنی هەتا نێوڕانانیش خەڵک نووسە ئەوەی ڕاستەن دێ ئیشەکەی دەکات بەنیڕانان بە نیوڕانان ینی ئێستا دیاردا ئەوە پێشان دەدەم ڕۆژی نیوڕانێ کاوڕیان لەناو ئەوەی دەرهینە بردیشە زینی مەحاویلەکان زۆرە زۆرە بەرێ محاویلە زۆرە ئیبۆردی مەڕەشەکان لە ئاقاری ئاگای لێنێ ڕاستەوانەی دزی دەکەن چێنە دەزان عاکم دەزا برێن حکوومەت دەزانین بەری دەگیرێت نازانن نازانینە. ئێستا هاتووینەتە گوندێکی دیکە ئەمە گوندێکە پێی دەگوترێت کەلەکان بێگومان لەو دەڤەرەدا لەو ناوچەیەدا ینی پانتایەکی یەکجار زۆرە گوند مەزرعە خاون ئاژەڵ ئاژەڵداری لەو ناوچەیە زۆر دەگرێت چونکە ئەمە بەدەشتی بەڕانەتی ناسراوە لە ڕێگای مەسیفەوە دەست پێ دەکات تا ڕێگای مووسڵ بەردەوام ئاوەدانی تێدا خەڵکێ خەریکی ئاژەڵداریە خەڵکی خەریکی کاری جوتیاریە تۆش دەڵێ کاکە ئاژەڵی منیان بردووە چ سەریخ ئایوانی منیان برد سەر بەێ بەێ یعنی کەوایە ئەگەر هەر زۆتی حفسەتی بکە بەێ وەڵام بە حفسەتیم کرد بکە بەێ ئێڕاکت نێبوویم یعنی لە 10 میلیۆن 12 میلیۆن زیاتر بوو بەێ ئەمەن شەوێت چوم سمانی ئاستان کاوڕم نمابوو ئەمەرێت چوومە سووتە ماڵیش بووی پێشم لەسەر جمعی بوو ئالەماری بوو مەمن حرسیات خۆ کا کامەران ئەمە نابی ئەمە خۆ لە ڕەبانی مەم شەوی عرسیاتی بگرم خۆناک ڕۆژێک نییە دنیا خەرکێک دەری لە خۆم ئیسیفا لە عیوانی لە هەموو بەرایکی دوورکە ئەستا ئەمە شەوێ هەتاس بینێت فەرمان ئێستا هەرس دەیکوژی دەبێ ساحبدن دەتکوژی کەس نازن چێت و باشە تۆ سکالت نەکرد بەرێ کردیتم ئێستا کابراک جیلا عارەبە باشەوە یەک شخصیان باندنەوەە ناو زۆرن زۆرن ینی بەوەش دەکەن لەو بەرانە تێلۆت ئەزاب بکەم 1000 سەر عیوانی زیاتر دزیێ باش هەندێک جار جێبیست بوومە دەڵێن کاکە کابرای دەست دە و بەری دەوەستی چاودێری ئێوە دەکە وایە بەماتۆر دێن چاودێریمان دەکە مەغری بزرەبی نانی دەخۆی بزرەبی بە دوایان کۆناکە توارچی بێ ڕێگای لێ بگری دەکرێت مشکلەیە مشکلێکی کو ئەستا بێ کواندارەتان ڕێ بگرم ناتانم ناتوانم 180 سەری کوشکمیانە دارە توی تووڕقی دزیە ئەتە ئێستا هیچ کەس نەدەچێت تەقم بای 40 میلیۆنیە 40 میلیۆن دینار یعنی ئەمە کارەساتێکی گەورەیە ئەم برادرە 14 میلیۆن دینار ئەمە 40 میلیۆن دینار خەڵکی دانیشتی ئەم ناوچەی لە ماڵی خۆیان دانیشتون فەرمو ئەمە شوێنی ژیانی ئەوانە خەڵکێک لە دەرەوەی هەولێر دێ بە بیانووی ئەوەی کە دێرکوانە چاودێری زۆر نییە ئەوانش کاسبکارن نانەوێ کوشتن خین بڕژێ دێن بە پلانێکی تۆکمە دزی دەکەن پێم بڵێ کێشەی کۆمەڵایەتی دروست نابێت لەوە کێشەی کۆمەڵایەتی زۆر دروست دەبی لەبەر ئەوەی ئەو کابرایە دێ دزی دەکا با پێ بدرێم ئەگەر دێتە سرت هەم مەڕەکە دەدزی هەم دەشت کوژی ئەگەر دەی کوژی حکوومەت دەدگری یعنی نازانین چ بکەیت چەکیشتان پێ ناتوانین تەقی لێ بکەین با پێ دەنم دەبێ ئێمە ئاگداری مکافعی بکەینەوە ئەلحەقە لێرە کاگ ئاراس لێرە بەڕێوەبەری مکافعی ئەو سنوورەیە بەس بەڕاستی کەم تەرخەم نییە کوڕەچ چاکە ئیش دەکا بەس هەشت مکافعی هەیە لە جادەی شەقراوەی ڕابگرە هەتا دەستا کەورگۆسچی هەشتێت نییە ئیمکانەتی نییە بەهشت مکافعی کاکە دیفاعی پێ ناکرێ نازانێت چیتان دەوێت ئێستا ئێوە چیتان دەوێت چارەسەر چێ بەڕای بەقڕان کاک کامەران دەمانوێ ئەمەش لەخۆمان بژیم شێ عالم لە خۆم حکوومەت ئاگایەکی لەمە بێ ئەو دزانێت لەو چێ مەکاتۆمە هارمان نمایە وەزەتان خراپە چەند ساڵەوەنە وەڵەوە چەند ساڵە بەردەوام داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین چارەسەرەکی ئەو کێشەیەمان لۆ بکە بە هەر زۆرێک بێ بەڕاستی لەبەرەوەی زۆر لە دەست ئەو دزانە بەدادین یعنی ئەو شەوە ئەمن هەتەس بێنێ لەسەر ئەو بانۆی عرز بوومە بەردەوام هەتەس بێنێ عرز بوومە بەخۆم بەتفەنگەوە یعنی دەیکوژم تووشی دوژمن کاری دەبم و دەژگیریم ئەویش ئەمن دەکوژی و مارەکەی من دەبێت بەردەوامەوە نییە بەردەوامە ئەمە تقریبان چەند هەفتەیەک پێش ئێستا ئەلێرە دوو دزمان هەستان شەوێ هاتن تاقەمان لێکردن هەراتن بە ماتۆڕ هەراتن چونە ئەو ناوەزێڕین و ڕۆیشتن بزر بوو لێمە.
گلەی و گازاندەی خاوەن مەڕ و ماڵەتەکانی ناوچەی بەحەرکە یاخود دەشتی دەوروبەری هەولێرمان گەیاندا بەڕێوەبەری نووسنگەی نێشتنی تاوانی بەحەرکە. ئەو باسی لەوە کرد گلەیەکانی خەڵک لەسەر سەرمان، بەڵام لە هیچ کاتێک ئەوان کەمتەرخەم نەبوونە، ئیجراعاتیان کردووە لە ڕابردوو لە ئێستاشدا. بەڵام دەڵێ ناوچەکە زۆر بەرفراوانە، هەولێر زۆر گەورە بووە، پێداویستەکان ینی وەکو پێویست نییە، دەبێ چەندین بنکەی دیکە لەو سنوورانەدا بکرێنەوە تاوکو بە تەواوەتی کۆنتترۆل بکرێن. لەگەڵ ئەوەشدا ئەوان سازش لەسەرەوە ناکەن تاوانبار دەگیر بکرێت. تاوکو ئێستا 4 داواکراوە بووە، دویان دەگیر کردو، ئێستا لە زیندانن. ئەو دووە بەڕەگەز عەرەبن لە دانیشتووی دەوروبەری کەرکووکن، لێرە هاتوون. ئەو دەڵێ ئەوانە وەکو بان کار دەکەن، چاودێری ئەو ناوچەیە دەکەن. دیارە ینی لەگەڵ گلەی هاوڵاتیانش کە دەڵێن زۆر جار ئازاد دەکردن، دەڵێ ئەمانە پارێزەری زۆریان هەیە، بە شێوەیەک لە شێوەکان ئامادەنین دانیش بە تاوانەکانیان دابنێن، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیجراعاتی قانونیان لەگەڵدا دەکرێت، هەوڵش دەدەن لە داهاتوودا ئەم دیاردەیە بە تەواوەتی بنەبڕ بکەن. کاک تۆڵ ئەگەر تەمەشای هەولێر بکەیت لە سنتەری شار لە سنووری پارێزگای هەولێر دوکاندارێک بێک پەردە ماڵی خۆی دەپارێزێ، ئەمن و ئاسایشێکی زۆر هەیە. بەڵام لەو ناوچەیەکی ئێوە لی بەرپرسن و لە شەقامی مەسیف تا دەگاتە مووسڵ مەڕەشە دەدەزرێ، مەحاویلەی کارەبا دەدەزرێ، سەر و ماڵی ینی مەڕ و ماڵاتێکی زۆر دەدەزرێ. خەڵک سەر و ماڵی ئارام نییە، ئەمین نییە، دەڵێ خۆمان چەک ینی پاسەوانی دەکەین. ئەمە بۆچی؟ بەداخەوە سەرەتا دەستخۆشتان لێ دەکەین بۆ ئەو کارە. خەڵک کە لە دەرەی شاربژی بەهۆی دەشتایی و چۆلەوانی کەمتر چاوی خەڵکی لەسرە، چاوی حکوومەتیشی لەسرە. ئەو دیاردەیە چەند ساڵی ڕابردوو هەبووە. خۆی گوندەکانی کوردستان هەموو خزم و کەس یەکترن، ئەوانەی دەوروبەر یەکتر دەناسن، پەیوەندێکی کۆمەڵایەتی قۆڵیان لەگەڵ یەکتر هەیە، ڕێگر بووە لەو دیاردانە. بەڵام ئێستا کە خەڵک لە شارەکانی دیکەی عراق دێ و خەڵکێکی زۆر لە سووریا و لە وڵاتانی دریژ دێن، ئەو فەراغی ئیستیغلال دەکەن. ئەو بۆشایە چۆلەوانی و گوندانە دەبتە شوێنێک بۆ سوود لێوەرگرتنی خراپ و ڕوودانی دزی و تاوان. باشە، بەڵام ئەوان باس دەوە دەکەن، دەڵێن کاکە ئەم دیاردەیە 2 ساڵە بەردەوامە، ینی ئەوانەی کە ئەم کارە دەکەن شخصی سادە نین، بۆتە دیاردەیەکی گەورە بان لە پشتەوەیوان. زۆر جاریش دەژیر دەکرێن، دواتر ئازاد دەبووین. لەبارەی ئازادکردنەوەە پەیوەندی بە دۆسیەی دادگاوە هەیە، بەڵام ئەوەی کە لە سنووری مەبیتەنیا گرتن و جێوەجێکردنەکەیە، ئەویش برادرانی پۆلیس بۆ ئیمکانێتە تا دەتوانن تاوانبارەکان دەستنیشان بکەن لە ڕێی کامیرە و لە ڕێی ڕێی وەرگرتن و زانیاری و شاهد کاتی دەوێت. ئەو پرۆسی پۆلیس پرۆسێکی زۆر دوورودرێژە هەندێک جار، ئەوەش دەبتە وا خەڵک هەست دەکەن کە خەمسادێکێ نەخێر لەبارەی تاوان برادرانی پۆلیس زۆر توندن و هەمومان لەسەر خەتین شەو ڕۆژ کە ڕێگە نادەن دووبارە بتەوە و کۆنتترۆل بکرێ. بەڵام وەکو باسم کرد خەڵکی شوێنی دیکەی دووردێن، ئەو چۆلەوانی ئەوانەش ئیستیغلال دەکرێت. دیاردەی ئەنی نقطەی دیکەش هەیە کاکامەران، خەڵکێکی زۆر ئەو مەزرعانە دروست دەکات، پارە و شتێکی زۆر بەجێ دێری لەوێ ناش. هەرچەندە گوێبیستی بەشێک لە گلەیی هاوڵاتیان بووین سەبارەت بەم حاڵەتانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدا لە ناوچەکانی ئەوان، بەڵام بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لە ماوەی 6 مانگی ڕابردوودا چالاکی کردووە، کۆمەڵێک دەستکەوتی هەبووە لەوانە دەرجکردنی تاوانباران. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ینی کۆی گشتی 5992 کەیس تۆمار کراوە، خەڵک هاتۆ سکاڵای کردووە. چەند کەیس ئاشکرا بووە؟ پۆلیسی هەولێر دەڵێت لە کۆی 5992 کەیس 5568 کەیسمان ئاشکرا کردووە. ئەمەش تا ڕادەیەک ینی ئامارێکی زۆر باشە، دەستکەوتێکی باشە بۆ پۆلیس. لە هەمان کاتدا ڕێژەی یەکلاکردنەوەی کەیسەکان کە ئەمە پرسیارێکی گرینگە لە 93 کەیسەکان یەکلایی کراوەتەوە. بەڵام سەبارەت بە دەشتی بەڕانەتی سەبارەت بە دزینی مەڕووماڵات چەند کەس دەستگیر کراوە، چەند تاوانبار دەستگیر کراوە. ئێمە دەچین لەگەڵ وتەبێژی پۆلیسی هەولێر قسە دەکەین، زانیاری لەم بارەیە وەردەگرین.
وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر چەندە ئاگاداری ئەو دیاردەیەن ئەو حاڵەتانن کە لە ناوچەی بەڕانەتی خەڵکێک دەڵێ کاکە دزیمان لێ دەکرێت مەڕ و ماڵات مەحاویلە مەڕەشە بەڕاستی دەربارەی ئەو کەیسی جەنابەت باز دەکەی ئێمە بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر جەنابی ئەمی دلێر نەجا سەرپەرشتی لیژنەیەکی تۆکمەی و هەروە تیمێکی بەهێزی کردووە کەوا لە پێکاتوە لە پۆلیسی بەشی ئەنکاوە پۆلیسی بەشی خەبات پۆلیسی بەشی نهێشتنی تاوان و جگە لەوەش نەک تەنها لە بەشی بەڕانەتی لە بەشی دەشتی هەولێرە شەیتمان کە ئەویش پۆلیسی بەشی دەشتی هەولێرە سەرپەرشتی کردووە کەوا کۆمەڵێک ئەو کەیسانەیەکەوە بۆیان هاتوونە توانراوە ئیجازەی تەواو بەدەست بێتن و چەندین خەڵک دەرجی کراوە بەڵێ خەڵک دەرجی کراوە لەو ماوەیە ڕابردوودا چەندین تۆمەتبارمان دەرجی کردووە بەو بابەتانێکەوە ئێوە باسی دەکەن کە دزینی مەڕووماڵاتە بە تایبەت زۆرترینیان وایە یان ئەوە تەیە لە لیژنەمان پێکینەوە یان ئەوە تەیە کەمینمان داناوە لە مەزرعەکان لە شوێنەکان کە هەڵساوین بە دەرجیکردنی تۆمەتباران ئێمە زیاتر لە 6 تۆمەتبارمان تاکو ئێستاوکە زیاتر لە 6 تۆمەتبار 6 تۆمەتبار تایبەت بە دزینی مەڕووماڵات و یان بڵین مەحاویلە و یان لەو جۆراندا و ئەو کەیسانەی کێشەیە خۆ دەزانی ئەو 2 ساڵ لەمەوبەر ئەو کێشانە بۆ بەڵام لەو 6 مانگەی ڕابردوو ئێمە توانیت ئێمە ئاگادارین لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئێوە کار و چاڵاکیەکانی خۆتان بڵاو کردڵێتەوە خەڵکێکتان دەگیر کردو ینی بە سەدان کەس دەگیر کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەو ناوچەیەکی ئێمە بە دوواداچوونمان کردووە گلەی لە پۆلیس دەکرێت دەڵێ کاکە نەرمن تاوانبارە بەڵام پۆلیس بە نەرمی تعاملیان لەگەڵدادا بڵێ ئێمە جێتێکی جێبەجێکردن بە فەرمانی بەڕێزادوەری لێکۆڵینەوەکان فەرمان دەکەین بەڵام ئێمە نەرمینە لە تاوانباران و لە تۆمەتباران کەەوە ئەگەر بێت و تاوان بکەن لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کە من دەمەوێت ئامارەکە بخەمە ڕووی جەنابەت کە ئەویش 5992 کەیس تۆمار کراوە تا داوای یاسایی لە سنووری بەڕێبەراتی پۆلیسی هەولێر داوا لە ماوەی 6 مانگ ڕابردووە 5568 کەیسمان یەکلای کردوتەوە تا هەموو تۆمەتباران دەستگیر کراون داوەتمانە دادگا و جگە لەوەش 193 ڕێژەی هەموو ئەو تاوانانەی کەوا لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کراون لە ماوەی 6 مانگدا ئێمە یەکلاییمان کردوتەوە تۆمەتبارانمان دەستگیر کردو و داتمانە و لە کۆی ئەو کەیسانەش 655 تۆمەتبارمان دەستگیر کردووە کە باندی دزی تێدا بووە باندی کوشتنی تێدا بووە و خەڵکی تێدا بووە تاوانی گەورەی کردووە ڕەوانەی دادگامان کردەوە و هەروەها دادگا بڕیاری خۆی لەسەرداوە جگە لەوەش 93 کەسمان دەستگیر کردووە لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کە داوا کرابوون لە خواروی عێراق لە ناوەڕاستی عێراق لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و بە تەسفیر ڕەوانەی ئەو شوێنە نەماکردەوە ئێمە نەرمینە ئێمە بەڵکو زۆر بە توندین و بەهێزین بەرامبەر هەر کەسێک کە تۆ تاوان ئەنجام بداتن باشە بەڵام کاک هۆگر ینی مەسەلە لەسەر ینی قسەی خەڵک ئەوەی دەڵێ ئەم حالەتانە ئەم دیاردەیە ئەمڕۆ نییە دەڵێن 2 ساڵ دەبێ ئەم حالەتانە بەردەوامە ڕاستە خۆشیان دەڵێن خەڵکێک گیراوە خۆشمان چوین سەردانی چەند شوێنێکمان کرد بنکەکانی پۆلیس خەڵک دەگیر کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک دەڵێ کەی کۆتایی بم بۆ سعادێ کەی تر لە ماڵی خۆمە بە مرتاحیدا بش خۆی لە خۆیدا تاکو مرۆڤایەت ببینێەوە پرەنسیپێکی کۆمەڵایەتی هەیە لەگەڵ زیادبوونی کۆمەلگا دەبێتەوە زیادبوونیتەوە بەڵام ئێمە شەڕ دەکەین بۆ ئەوەی تاوان ئەنجامدانی تاوان کەم بێتەوە یان نسبەی تاوان کەم بێتەوە خۆشبەختانە ئێستاوکە ئیجازەکانمان لە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر وەکو ئاماژەم پێکرد بە ڕێژەی 193 کەیسەکان یەکلایی بۆتەوە وای کردووە کەوا تاوان ڕێژەی تاوان کەمتر ببێتەوە. زیاتر لە 6 تاوانبار سەبارەت بە دزینی مەڕووماڵات مەحاویلە مەڕەشە لە سنووری پارێزگای هەولێر وەک پۆلیسی هەولێر باسی لێوە دەکات دەگیرکراون و دڵنیاییش دەدەن بە دانیشتوانی هەولێر و دەوروبەری ئەوانەی کە دەڵێن هەندێک جار لەم لاولەولا دزیمان لێ دەکرێت پۆلیسی هەولێر دڵنیاییان دەداتێت دەڵێت
مەفرەزەکانمان تیمەکانی پۆلیس چاوکراوە دەبن و چاوکراوە بوونە لە ڕابردوو بە هیچ شێوەیەک ڕێگا نادەن سەروەت و سامانی هاوڵاتیان بکەوێتە مەترسیەوە لەگەڵ ئەوەشدا داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەن دەڵێن بۆ ئەوەی بە تەواوەتی دیار دەکە بنەبڕ بکرێت هەر هاوڵاتیەک دیاردەیەکی نامۆی بینی دەتوانێت پەیوەندی بە بنکەکانی پۆلیس بکات و ئەوانیش لە خزمەتیاندا بن ئێمەش بە دوواداچوون دەکەین و هەوڵ دەدەین کۆتای دەرەنجامەکان بۆ ئێوە بخەینەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دی بەخواتان دەست